پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێڕانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە، بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕووی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادەن. جاری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە، لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV یاوەرتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ جارێکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەم شەومان 26 شوباتی 2025 لا دووتەوەری سەرەکی قسەوباسی گەرمی ئەمڕۆ جیهان پێکهاتووە سەرەتا سەبارەت بە قسەوباسی جەنگ لە ئوکرانیا و ئەو قسانی کە ترامپ کردوێتی کۆتایی بە جەنگ دەهێنێت و ئەوەی کە ئەوروپا ناڕازیە بەوەی کە پراوێز خراوە لە گفتوگۆکاندا لەگەڵ رووسیا بۆ کۆتایی بە جەنگ. تەوەری یەکەمان دەبێت و پاشان سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و ئەو هێرشەی پێرێشە و کرایە سەریان لە نزیک عربەت لە بەرامبەر ناڕەزایەتی مامۆستایاندا ئەو توند و توژەی ئەنجام درا و دەستگیرکردنی مامۆستایان تاوەکو دوایی. تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. ئێوەش دەتوانن سەرنج و تێبینی و پرسیاری خۆتان ئاراستەی میوانانی بەرنامەکە بکەین و ئەوانیش وەڵامتان دەدەنەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. مەڵە بینەرانی عزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسەوباسێک لەسەر جەنگ لە ئوکرانیا و بە تایبەتیش دوای ئەو لێدوانانەی کە سەرۆکی نوێی ئەمریکا دۆناڵد ترامپ داوێتی. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ موحسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش، سپاس بۆ ئێوەش. جەنگ لە ئوکرانیا پێی نایە ساڵی چوارەمەوە، بەڵام
ڕەنگە ئێستا لە هەموو کات نزیکتر بین لەوەی کە باس لە کۆتایی جەنگ دەکرێت و بەوەی کە سەرۆکی نوێی ئەمریکا دۆناڵد ترامپ هاتووە دەڵێ جەنگ کۆتایی پێدێنین. پێش ئەوەی کە بچمە سەر ئەو قسانەی کە لەلایەن ئەوروپاوە کراوە بۆ چوونی ئێوە بیستم، بەڕاستی ئەکرێ بڵێن کۆتایی جەنگ نزیک بووەتەوە؟ زانین چۆنە بە بڕای من هەروە کۆی کە دەستپێکردنی جەنگ خۆی ئەو ئامانج و استراتیژە سیاسی کە لە پشتیەوە بوو هۆکاری هەڵگرسانی جەنگەکە بوو. ئێسش بە هەر هەمان استراتیژ و هۆکاری سیاسی و ئابووری و جیهانی وا ئەکات یا با بڵێن کەوەی کە تەوقعمان هەبێت چاوەڕوانی بکەین کە جەنگەکە بەرەو کۆتایی بڕوا. من پێم وایە کە ئەوەی کە پێڵێن جەنگی رووسیا لە ئۆکرانیا ڕاستیەکەی جەنگی بینی رووسیا ئۆکرانیا نەبوو، جەنگی بینی ناتۆ و رووسیا بوو بۆ بەشێک بوو لەو کێشمەکێشەی کە لە پرۆسەی دروستبوونی با بڵێن ڕۆشتنی دنیا بەرەو جیهانی فرەجەمسەری بۆرژوازی و بلۆک بەندی ئیمپریالیستەکانی بۆرژوازی ضرورەتی پەیدا کردو. ئەم جەنگە بە بڕای من نزیکی 3 ساڵی تا ئێستا خایاندووە و ئێستا قسە لە ئاخرۆخرەکەیکە، بەڵام بەڵام جەنگە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کە بە تونترین شێوە بەردەوام بوو بە پشتیوانی لۆجستیکی سەربازی دارایی ناتۆ، یعنی ئەمریکا وڵاتانی ئەوروپا هەمویان ئەم جەنگە توانی بەردەوام بێت. بەڵام سەرنجام ئەوەی کە با بڵین نەیانتوانی رووسیا تێک پشکێن، ئەمە جەنگی مان و نەمان بوو بەڕاستی بۆ رووسیا، وەکوتم جەنگی بینی ناتۆ و رووسیا بووە، مەسەلەی سەرهەڵدانی یا تەسبیت بوونی بە جۆرێک ینی دنیای فرەجەمسەری بوو. رووسیا شەڕی مان و نەمانیە کردیانی ئەوەی کە ئۆکرانیا لە پاڵ رووسایە و قەرار و چێتە ناتۆ معلومەوە کە ئەو سیاسەتە بوو کە رووسیایی وەکو هێزێکی با بڵێن بلۆکێکی گەورەی ئیمپریالیستی هێز قوتبێکی ئابووری سەرمایه‌داری قبوڵ نەبوو وەکو دەوڵەتێکی بچووکو دەجێگە و پێگەی لە تەقسیماتی جیهانیە بچوو کات ئەمە رووسیا قبوڵی نەکردیانی. ئەوەی کە ڕاستە مازوعەکە بڵێن جۆرێک باسی ئەمنیەتی رووسیا و باسی ئەوکە کە ناتوات سەر حودودیەکانی، بەڵام لە ڕاستیامە یعنی مقاومەی رووسیا بووەوەی کە ئەو پێگەی کە هەیەی لە ئاسی جنیا و خەریک دنیا خەریکەم پێگەی پیاکات ئەم پێگەی خۆی تەسبیت کاتیانی. من پێم وایە لەم جەنگەیە ئەمریکا و ئەوروپا لە بەرامبەر رووسیا بە عەمەلی دۆڕان، یعنی ناتوانی لی بنەوە بۆ منایی کە رووسیا بکەن بە هێزێکی وەکو هەر دەوڵەتی سەرمایه‌داری بچووک کە جێگە پێگەیەکی لە تەقسیماتی دنیا نەبێت. ئەمە بە بڕای من ئەمە شکستی خواردووە. خۆشتان ئاگادارن کە بەپێی بڵێن دانپێنانەکانی ترامپ کەڵێ 350 ملیار دلار کۆمەکی ئۆکرانیا کراوە. مەسەن تەبەن ئەوروپاش حتمما بە مقدارێکی لەوە کەمتر کۆمەک کراوە. ینی ئەم جەنگە بەڕاستی لەبەر خاتی چاوی ڕەشی خەڵکی ئۆکرانیا و لەبەر خاتری پاراستنی ئۆکرانیا نەبووە، ینی کەنزیکە گەر تۆ حسابکەی ئەگەر بەو تەقدیرە بێ مەسەن ینی بە هەموو ئەوروپاش بەقەدەر نیوەی ئەمریکایان کە بێن نزیکی 500-600 ملیار دلار بە ئەوروپا ئەمریکا لەم شەڕا سەرفیان کردوانی بە بێجگەلەوەی کە مەسەن لەباری مخابەراتی و لەباری هەواڵگیری و مەسەن ینی هاوکاری ئەوە هاوکاری ئۆکرانیا کراوە بە هەموو شێوەگانی. ئەتوان بڵێم جەنگەکەەوەی کە بەواقعی جەنگی بینی ناتۆ و رووسیا و بە هەموو معیارەکان پێوانەکانی، بەڵام وەکوتمان ئەمەی کە ئەمە تەواو بوو، ینی ئەمە مەسەن من پێم وایە کێسە لەناو خودی بابڕین دەستگای حاکمەی ئەمریکایە. مۆزوعەکەەوە نیە ترام واجی هەیە، ترام تەنها ڕوخسارەکەیە لەناو دەستگای حاکمەی ئەمریکا بەو قەناعەتە گەشتون کە نەیانتوانی ئەم نەتیجە بەدەست بێن کە رووسیا بکەن بە دەوڵەتێکی پچکۆلەوە حەسفیکەن لە معادلاتی دەسەڵات و قودرەتە لە ئاسی دنیاە. من پێم وایە ترام نوێنەی ئەم تۆجووە تازە ئاکات و ئەمری واقع ئەمە. بۆیە من پێم وایە کە ئەگەر هەتا شەڕەکە بە شێوەیەکی تر بە شێوەیەک مەسەلەوەی کاتا ئەوروپاڵێ لە ئازال ئەوروپا ناڕازی حتممە قسەی لەکەین لەوە بە هەر جۆرێک درێژەی پێشە، بەڵام بەڕای من ئەم شەڕە لە نزیکترین کاتا کۆتایی پێ چووکە ئەگەر ئەمریکا ئیمکاناتی دارایی قودرتێکی کە ینی هاوکارێکی دارایی لۆجستیکی عسکەری مخابەراتی کە بە ئۆکرانای ئەمە بێتە دەرەوە لە معادلەکە بە بڕای من ینی ئەوروپا ناتوانێت ینی ئەم شەڕە لەگەڵ رووسیا بۆ چەند ساڵی درێژە پێشە. بۆ من پێمە ئێمە ینی لە سەرەتای کۆتای هاتنی جانکای بە قەناعەتی من ئەمە چەنەخانێ بەرحەڵ ئەو دانووسانە و ڕێکەوتنیم لایەنانە ئەوە دەرەخات کە ئەم جەنگە مەچەند لە مانگی داهاتوە بێت لە 2 مانگی داهات و لە 6 مانگی داهات و یا زیاتر بەسرا بۆی کە ئەم تەرەفانە مەسەلەن چۆن ڕێەکەون لەسەر تەقسیمکردنەکە. وەکوتم ئەمریکا
ئەم دەستگای باڵای ئەمریکا بەم قەناعەتە گەیشتووە و ئەوش هێزی ئەسلی بوو هێزی سەرەکی بوو لەم کێشمەکێشەیە و ئەسەن بۆ پاراستنی هەیمەنەی خۆی پێگەی خۆیەکو هێزی یەکەمی با بڵێن ینی کۆنتترۆلی دنیا دوای با بڵێن ڕوخانی بلۆکی شەرقۆی کە پیان وت جیهانی وان ببورە جیهانی تاک جەمسەری ئەم جیهانی تاک جەمسەری نەیتوانی تەسبیت جیهانی تاک جەمسەری بە دوای شکستی بلۆکی دوو جەمسەریات نێ جەمسەریە ئەمریکا زۆر هەوڵیەوە لە ڕێگەی کۆنتترۆکی ناتۆ بە هەموو شەڕ و بەزمانی کەنایە سەرنجام نەیتوانی ئەمە جێبەجێکە بۆی پێمە ئەوەی کە ینی جیهانی تێک جەمسەری تەواو بووە و ئەمریکا وەکو ڕاهبەری ئەم جیهانە جەمسەریە بەو قەناعەتە گەیشتووە کە ئەمە بە شەڕ و بەم شێوەی تا ئەسەی بۆ ناتوان بەری پێگەوە بە جۆرێک ملی بە ئەمری واقعەوە کە دنیای فرە قوتبی ئەمری واقعەوە مەسەلەی رووسیاەکە بە لەو قوتب ئینانی کە لە دنیای باڵێن ئێستەینا لە تەقسیماتی جیهانی سەرمادارە جێگۆ پێگێکی دیاریکراوی هەکو قوتبێک و بلۆکی ئیمپریالیستی و ئابووری و سیاسی و عسکەری هەر لە سەرەتای دەستپێکم جەنگەوە لەگەڵ ئێوەیە چاوپێکەوتمان کرد و تۆ هەرە و کاتەوتت کامە جەنگی نێوان رووسیا و ئوکرانیانە بەڵکو رووسیا و ناتۆی وەکو ئێستاش وتانەوە دیارە بۆ ئێوەمە سپرایز نەبووە کە کاتێک دانوستان ئەکرێت لە سەرگەیشتن بە کۆتایی ئەم جەنگە ئوکرانیا خودی ئوکرانیا خۆی پەراوێز کراوە لە نێوان رووسیا و ئەمریکایە ئەم گفتوگۆیە دەکرێت و هەر نەک ئەوروپا نە ئوکرانیا خۆی بانگێژ نەکراون بۆ ئەو گفتوگۆ و دانوستانانی کە ئەنجامەدرێ بەڵام ناڕزایەتی زۆری لێکەوتۆتەوە لەلایەن ئەوروپاوە ئێوە ئەمان چۆن دەخوێنەوە بەڵێ هەر وەکو لە وەڵامی پرسیارەکەمی شاوتم ئەوەی کە با بڵێن جوڵێنەری ئەسلی ئەم کێشمەکێشە بوو ئەمریکا بۆکو ڕەهبەری ئەوی کە پێڵەن دنیا ناو دووکەوانە دنیای تاک جەمسەری ئەم ڕەهبەرە خۆی ئەوەی قوبول کردەوە کە ئەمە تەواو بووە بۆیە بەڕبڕای من یعنی ئەمە چوەتە ناو اتفاقەکەەوە سەرەتای اتفاقە دەستی پێکردووە لێرەیە مەسەن ئۆکرانیا هیچ نەخشێکی نەبووە مەسەرم شەڕە خۆشەڕی بینی ئەمریکا و ببوورە بینی رووسیا و ئۆکرانیا نەبووە تا ئۆکرانیا تەرەبێ شەڕی وەکوتە بینی ناتۆ و رووسیا بووە و بە سەرکردایەتی ئەمریکا ئەوەی قەراردەری ئەسڵی و ئەوەڵیە ناتۆیە هین ئەمریکا لە ناتۆ بەڕاستی مەسەن ئەگەر تیقەت بی یعنی هەتا بەشداریەکەی باسشم کرد بەشداری باڵی وڵاتانی ئەوروپی لە دوای زۆر لە دوای ئەمریکاوێت بۆیە من پێم وایە کە ئەوەی قەراردەر و بڕیاردەری ئەسلی و ئەوەڵی بوو لەم کێشمەکێشاوەی کە بەرژەوەندی ئەسلی هەبوو لە پێش هەمیان و ئەمریکا معلومە دووەم ئەوروپای هەتا من یەکشت بڵێمە بەشێک لە من پێم وایە کە بەشێک لە یعنی ئەوروپا لە بەناچاریەوەی کە هەژمونی ئەمریکای قوبول کرد لەم شەڕەیە بەشە زەرری کردو ینی اقتصادی ئەڵمانیا بەتەواوی وێران بووە مەسەن هەموو کەسێ زانێت کە ئابووری سەنەعاتی باڵێن پیشسازی ئەڵمانیا لەسەر غازی هەرزانی رووسیا بنیادرا بوو مەسەن وشکبوونی ئەم غازی هەرزانی رووسیا بۆ ئەڵمانیا زۆر لە دامەزراوە پیشەسازیەکانی ئەڵمانیا ڕوبەڕووی داخستن بوونەوە ینی مەسەلەن بەشێکی ڕۆشنە دەروی ئەڵمانیا و هەتا ماکرۆن لە گلەیەکە و لە ناڕزاتێکە ساڵە لەمە بەریا زیاتر بوو وتی هاوپەیمان و دۆستەکانمان نرخ گازمان بەگرانە یعنی ئەمریکا لە بەرامبەر گازە هەرزانەکەی رووسیا گازی بە سێقات و چوارقادا بە ماکرۆن من بۆیە پێم وایە کە یعنی لەم بینایە بەڕاستیەوەی قەراردەری یەکەمە بڕیادەری یەکەمە ئەمریکایە و بەدوای ئەوانە ئەوروپا و ینی من پێمانی ئۆکرانیا دەورێکی هەبێت یەنە تاگەر دیقەت بن ئۆکرانیا بە هەموو شتەکان ڕازی بووە تا مەسەن شروتەکانی مەرجەکانی رووسیا بۆ وەستانی شەڕ و کۆتایهێنان بە شەڕەوەی کە بێ زلنسکی نەمێنێ لە پۆستاڵی ئامادەی لەگەڵ دانوستانکردنەوە ترامپ بەڵێ ئەمە منتەخەب نیە ئەمە دیکتاتۆرە تاوای بازەکە ینی تەوەجوەکانەوەی کە مەسەن انتخاباتی بکرێت لە ئۆکرانیا و زلنسکی لا بچێت و حکومەتی تازە لەگەڵینا اتفاقەوە بێجگەلەوەشی کە مەسەن مجمع اتفاقاتی ترەوەی کە هەتا ئەمریکاوی قوبول کردە کە لە سا بیسی وڵاتی ئۆکرانیا کە رووسیا داگیرکەوە وەکو ئەمری واقع بدرێ بە رووسیا و وەزیری گەر هەڵنە بن بەرگری ئەمریکا بوتی کە گەڕانەوە بۆ سنووری ئۆکرانیای پێش 2014 ناواقعی و خەیاڵی و واقعی نایەتە بەرچاو ینی بە جۆرە اعترافی بۆ کردەوە لەو لاشۆ ترامپ بەڵێ ئێمە 350 ملیارد دلارمان یاوە بە ئۆکرانیا لەم شەڕەتانە و ئێستا داواکەینە بێ پارەمان بەرەوە 500 میلیارد کاتە سوودی خستۆسەر و پارەشی کەیامێنە بە ئەمریکا بە ئۆکرانیا خینە یعنی مەسەلەن بە جۆرێک مەسەن ئەمەی قبول کردووە تا زلنسکی ئەمەی قبول کرد لە بەرامبەر پاراستنی ئۆکرانیا و بە جۆرێکەوە تەمان بەناوی کە بچێتە ناو ناتۆ و مەسەن ئەمنێتی بۆ دابین کرێ ئامادەیە کە لە سا پەنجای هەموو
سەرچاوە کانزاییە بابایەکانی لە تیتانیۆم و لە نیکل و لەوانەی کە بۆ پیشەسازی پاتری و لە تەکنۆلۆژیای سەربازی و لەمانە بەکارێت یعنی لە تەکنۆلۆژیای تازا بەکارێت ئەمانە هەمووی کە ینی بڵێن کانزای زۆر نادر و ینی کەمن ئەمانە مەسەن ئەبیتر ئیسیسمار و بۆ بەرانەکەیوەتە دەست ئەمریکانی بە جۆرێک تەقسیمی ئۆکرانیان کرد لە بینی رووسیا و ئەمریکا بە پلەی سەرکی بەڵام چکە دوو هێزی ئەسڵین یەکیان بە جۆرێک قبولی کرد کە ئەمیترە بێ شەریک بێ لەگەڵیان لەم بینە ئەوروپا دەور و نەخشێکی نەبووە مەسەن کەوتەتە پاراوزم پێم وایە ئەسڵی کێشەکە لە بینی ئەم دوولایەنەیە بووە ئەمە حتمما ینی با بڵێن بۆ ئەمریکا مەسالی تریش دەگرێتە خۆی ینی مەسەن ئەمریکا بە بڕای من بۆی مهمە کە ئەزانی چۆنە مەسەن رووسیا لە پرۆسی لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بەردەوام ئەو فشارانی کە لەسەر رووسیا بوو فشار ئابوووریەکانی ئەمریکا ئەوروپا زۆرتر بەرەو چین ڕۆژ و ئەوان ئیتفاقاتی مهمیان کردووە مەسەلەی بریکس هاتە ئەکایەوە وەکو قوتبێکی بلۆکێکی اقتصادی بە جۆرەکە تاوردەور بەرەوە چووکە خۆی تەکمیلەکە لەباری سیاسی و عسکەریەوە ئەمریکا لەمە زەرمەندی یەکەمە چونکە چین وەکو وڵاتێکی گەورەی ئابووری ینی کەش بن پێما ئەمریکا شەڕی ئەسڵی لەگەڵ چینایەوە هەتا چەندین جار ترامپ بەی ڕاگەیاندووە بۆیە یعنی ئەم جۆرە مجاملەی رووسیا و هێنانەوەی رووسیا بۆ ناو باڵێن فەزای ئەمریکا و ڕێکەوتنەکە ئەمریکا بەو ئاقارەیە کە ئیمتیازێک بن بە رووسیا لە بەرەوەی کە زۆر نەچێ بە باوەشی چین واتە ئەگەر بکرێت بە جۆرێک ئەوەی کە چەند ئەمە ئەکریانە نازانم هەتا بە جۆر بتوان لە چینی دوور بخەنەوە بەرژەوەندێکی تری بخەنە بەردەم بۆی کە وردەودە لە چین دوور کرد ئەمە بۆ بڕای من بۆ ئەمریکا مەسەلەیەکی حیاتیە شەڕی ئەسڵی ئەمریکا لانی کەم لە ڕوانگەی ئەم تەوەجۆی ئێسەنە ئەمریکاوە ئەوەیە کە ئەم شەڕە لەگەڵ چینایەوە چین وەکو قوتبێکی اقتصادی گەورەکە کێشمەکێشی ئەسڵی لەگەڵ هینایەوە بەڕای من لەگەڵ ئەمریکا و ئەگەری ئەوە توانێت ئەمە تاوان تەکمیلەی سیاسی خۆی کات تەکمیلەی عسکەری خۆی بکات و پشتیوانێکی اقتصادی زۆر گەورەی هەیە بۆ بڵێن بۆ هەژمونی عسکەری و سیاسی لە ئایندەی تەقسیماتی دنیا و کێشمەکێشە جیهانیەکانە بە بڕای من ئەمە خەتەرێکی ئەسڵێکە ینی سیاسەمەدارانی ئەمریکا بە زۆرتر خەتەرەکان لەسەر چینە و ترسەکان لەسەر چینە بۆیە ئەنێت بەم بە جۆرێکیش رووسیا دوور خەنەوە لە چین پێم وایە کەمانە ئەمە ئەسڵی قەزیەکەی وە لێرە ئەوروپا بە بڕای من دەوری دووەمە بینێت یان ئەوروپا توانێت کێشە دروست کاتوانێت مەسەن ئینەکە دوور بخاتەوە دوای بخا بۆ ئاگاداری هەرێستا ترامپ بە جۆرێک مجاملەی ئەوروپاشەکە و پیان ئەو تەوەقعی کە دروست بوو وەلان راون بێ باخراون پیان بڵێن نانە ئێوە شەریکی ئێستاتیشی ئێمن لەگەڵ ماکرۆن دانیشتووە لەگەڵ مەسەن بڕیارەکە سەرۆک وەزیرانی بەریتانیا بچێ بۆ ئەمریکا و گەر هەڵانە بن پێم وایە ترامپ لەگەڵ زلنسکا قسەی کردو کە بە جۆرێک یانوێت ینی وەزەکەش ئەوەن پیشان بن ینی وان نەبێت چکە تەسەورەکە وا بوو کە ئەمریکا پشتی لەومیان کردووە بەڵام لە کاتێکە کەمە بۆ ئەو بەڕای من ڕێکەوتن لەگەڵ رووسیا استراتیژیە بۆی بەڵام هاوکاتیش ئەوێت کە ئەو دۆخێکایەتی لەگەڵ ئەوروپا و پەیوەندیکایەتی حتمەن بە 1001 ڕەبتەوە بەمانە بەیەکەوە بەسراوەوە ئەوروپاش ناتوانێت دەست بەرداری بەڕاستی ئەمریکا بێت بۆیە بە جۆرێک ینی ئەوروپاش ڕازی بکات بەم تەوافق و بە مەوزەعە تازەی ینی ئەم بەڵام بە هەر حاڵ بەندوبەستێکە ینی کێشمەکێشێکە بەرژەوەندی چەندی وڵاتی تیاکە سەرنجام یعنی ناتوانانی پێشبینێکی بکەی کە بڵێ لە ساسە ئەمە بەم ئاقارەوە بەڵام بە بڕای من لانی کەم لەوەی کە لە ڕخساری گشتیە لە ینی باڵێن سیمای گشتیە پێم وایە دۆخەکە ئەم دۆخی شەڕا بەرەو کۆتایی بوون یعنی بەری شەڕی بینی ناتۆ و رووسیا بەرەو کۆتایی بوون ئەڕوات و پرۆسەی ڕێکەوتن و دانیشتن لەسەر دابشکردنەوەی جیهان بە تایبەتی لە بینی ئەم دوو جەمسەرەیە بە بڕای من ینی دەستی پێکردە وردە داچێتە پێشەوە بەڵام ئێوە زۆر باس لەوە دەکەن کامە سەرەتای کۆتایی جەنگەکەی ئەگەرچی ڕەنگە هێشتا پێی بچێت بەڵام هەر پێرێ ساڵ ڕۆژی دەستپێکی جەنگەکە وڵاتانی ئەوروپا کۆمەکێکی زۆری ئوکرانیان کردەوە دووبارە بۆ نەیەکەتی ئەوروپا بە بڕی 5 ملیار هەر وڵاتێک لە وڵاتانی ئەسکەندەنافی و باڵتیک و فەڕەنسا و ئەڵمانیا و بە بڕێک دووبارە بە پاکێکی جیاواز پشتیوانی ئوکرانیان کردەوە ئەوروپا ئێوە هێشتا جەنگەکە ئیدامەی هەبێت یاخود بۆچی لە سەرەتای کۆتایی جەنگ ئەگەر بڕیارەوە بێت هێشتا کۆمەکی جەنگی پشتیوانی جەنگی لە ئوکرانیا دەکرێت ئەزانین جۆنە هاوڕێ بنار شەڕەکە کۆتایی نەهاتووە ینی معلومە کە یەکسەر لولەی چەکەکان مەسەن بێدەنگ نابن و ئیمکاناتەکان و پشتیوانیەکان بۆ ئوکرانیا تاوا نابێت مەسەن چووکە بەڕاستی ئەگەر پشتیوانی ئەوروپا بۆ ئوکرانیا تەواو بە یەک لەحزە بن دڵنیا دەکەم لە ماوەی چەند چرکەیەکە یعنی حکومەتی ئۆکرانی و جێشی ئۆکرانی فلازەکانی لە بەرامبەر قدرەی رووسیا خۆی ناگرێت مەسەن رووسیا وڵاتێکە لەباری اقتصادیۆ
مثلا ینی امکاناتی هەیە 3 ساڵە بە هەموو ناتۆ شەڕی لەگەڵەکان بە امکاناتی اقتصادی ئەمریکا و ئەوروپا هینی لەگەڵاکەن دایان حەساری اقتصادیان خسەری بەڵام نشکانی پێشڕەوی کردیانی بۆ ئەم پێماکە ینی ئەو قدرەتە اقتصادی کە هەیەی رووسیا معلومە کە لە چاو چین و رووسیا ئەوروپا ئەمریکاوانە حتمما لە دواترە بەڵام ئەتوانێت ماشینە جەنگی بەڕێ بخات بەرامبەر بە ئۆکرانیا و بەرامبەر هەتا بە ئەوروپا ژانی بۆ من پێما کە ینی ئەوروپا لە ئازار پێویستی بێتی و حتما من پێمانەیە کە ئەمریکاش لە ساسە سفری کردبێ هاوکاریەکانی بەڵام ئیتر ئەو دەورانە تەواو بوو کە ئەمان ینی ئەم شەڕە لەگەڵ رووسیا ینی تەواو بوو ئێستا بەڵام حتما چۆنە هاوکاریەکەن حتما شەڕەکە تەواو نەبووە حتما مەسەرەن ئەمانی ژانوێت لەم باڵین پرۆسیا کێشە شەڕەکە تەواو نەبووە جێگە و پێگەی بۆ قاینکەن پامێ بگەن بڵێن کە ئێمە ئامادەین شەڕەکە بەردەوام بکەین بەڵام من دڵنیام کە خۆشیان ئەزانن ئەم شەڕە و هەموو کەسێک گەزانێت هەم لە باری اقتصادی و هەم ئەوانەی کە خوبەرا و باڵێن شارەزای ئەسکەری و جەنگین ئەزانن کە جێیشی ئۆکرانی بەم ئیمکاناتی و بەم بەبێ پشتیوانی لۆجستیکی و مخابراتی و باڵێن تەکنۆلۆژیا و ئەمانەی فەزایی مەسەرەن ئەوروپا ئەمریکا بە تایبەتی ئەمریکا ناتوانێت یعنی بەردەوام بکەوت تا ئێسەش نەیتوانێت بۆ هەم کاتۆ مەسەن بەردەوام خاکی لەداگیرەکە بەردەوام پاشەی پێکرێ معلومە کە ینی هینەکە زۆر وازحەکە ینی ناتوان ئەوان درێژە بەمە بن ینی هەتاتا بەڵام حتمما وەکوتم شەڕەکە تەواو نەبووە تامە بۆسێ بۆیە لە ئازار پێویستی بەوەیە مەسەلەن ماشینە جەنگی پێویستی بەوەیە سوڕێتەوە تا ڕۆژی کە بەیتفاقن و بڕیاری ئاگربەستی تەواویەدن تەمان حتمما ئەو بڕیارە بە بڕای من دوایەوەیەت کە کۆمەڵ ئیتفاقات کراوە مجموعەیەک مەسەلەن ئیمزا کراوە مەسەلەن مجموعەیەک بابڵێن دۆکمنتی ڕسمی لە بینیانە ئیمزا کراوە ئیتفاقات و ڕێکەوتن کراوە کە دوای ئەوە مەسەلەن لەسەر بنەمای ئەمە بڕیارە دەن کە ئاگری چەکەکان خامۆش بکرێت و حتمما لەو کاتە پرۆسەوەی کە مەسەلەن لە بینم دووڵاتە چی بێ قسە لەسەرۆکە کە هێزی ئاشتی پارێزە و ناوچانە دەست ئەمانە هەمووی پرۆسەیەکن کە ئەخانەوە ڕەنگە چەندین ساڵیش بخانێ مادام ئاماژە بەو ڕێکەوتنان نەکراکە ئەنجام دراون و یان بە لێکدانەوەی جیاواز ئەکرێ ئەنجام درابێت پرسیاری بینەر سەبارەت بە کەوتنی دەسەڵاتەکەی بەشار ئەسەد ئەکرێت جوزئێک لەم ڕێکەوتنانەی کە ئاماژی پێدراوە ئەزانین چۆنە من پێم وایە کە تەوان ئەو دۆخە جیهانێ کاریگەری لەسەر هەموو دنیاهەیە و لەسەر ناوچەکەی و بەتایبەتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگە و پێگەیەکی مهمی هەیە لە هەموو بارێکەوە مەسەر لەباری سیاسیەوە هەیەی لەباری بابڵین جوگرافیەوە هەیەی لەباری ئابووری و اقتصادیەوە هەیەی مەسەر ناوەندێکی مهمی پەیوەندی بینی غەرب و شەرقا مەسەلەن ینی بەشێکی زۆر اینجا بێجگەلەوە ناوچەیەکی مهمی وزەیە بەشێکی زۆری نەوتی دنیا لەم ناوچەیە بۆ ئەم پێما کە ڕۆژاتی ناوەڕاست بەگشتی پێگەیەکی مهمی هەیە لە باڵێن تەقسیمی لە دابەشکاری و تەقسیمی جیهانی ئابووری سیاسی سەربازی باڵێن سەرمایه‌داری جیهانی و پلازمی جیهانی و بلۆکبەندیەکانە حتمما لێرەیە مەسەلەیەکێتە پێشەوە کە مەسەلەی سووریا پرسیارەکەش کراوە سووریا بە بڕوای من لە چوارچۆی ئەو دۆخەی کە بە دوای 7 ئۆکتۆبەریەت هێرشەکەی حەماس بۆ سەر ئیسرائیل و ئەو کاردانەوەی کە ئیسرائیل کردی بەرامبەر بە غەزە و دواتر لوبنان و دواتر مەسەن سووریا ئەوانە لەم پرۆسەیە کە بەرحاڵ ئەمریکا محاولاتی خۆی کردووە مەسەن ینی رووسیاش محاولاتی خۆیان کردووە لەمینە بەڵام معلومە کە ئەم کێشمە کێشەی کە لە سووریا ژوە نەئەکرا ئەوەش درێژە کێشە تامالانیایە بە تایبەتی دەوڵەتی سووریا ئیمکانی ئەوەی نەبوو کە بەو شێوەیە هەتا مەسەلەن بەردەوام درێژە بە ژیانی خۆی بات ئیسرائیلیش مەسەن فشارەکانی این کردو بە تایبەتی سوودوەردن لە ڕووداوی ئۆکتۆبەر فشارەکانی بۆ سەر مەسەن حیزبوڵڵا بۆ حەماسی وێران کرد غەزەی وێران کرد کۆمەڵکردی کردواتە پەلاماری با بڵێن لوبنانی یا مەسەن قیادەکانی کوشتن حەسەن نەسوڵڵا و سەفیە هاشمی سەفیەدینە چی ئەوە بڵێن کە دوای نەسوڵڵا بوو بە سەرۆکی حیزبوڵڵا ئەویشی کوژ لە ماوەی چەند ڕۆژێکە بەرحاڵ زەربێکی گەوری لە حیزبوڵڵاوە ئەو پشتیوانەی کە لەباری عسکەریەوە دەوڵەتی سووریا هەیبوو کە حیزبوڵڵا بەشێکی تەمینەکرد ئەمە نەیتوانی ئەوتینە تەمینکە لەو لاشەوە هێرشەکانی پەلامارەکانی بۆ سەر هێزەکانی ئێران لە سووریا و لێدانی و بە جۆرێک مەسەن ینی ئەمانە ینی پشتی هینی لاواز کرد پشتی باڵی سووریا لاواز کرد بێجگەلەوەش کە تەوان رووسیای نەیەتوانی بەو شێوەی هاوکاری سووریا بکە بە تایبەتی خۆی بەڕاستی دەرگیری جەنگە بوو لە ئۆکرانیا ئەمانە زانی زەمینەی مانەوەی ئەسەدی قورس زۆر قورس بوو بارگرانێکی قورس بوو بۆ پێما کە ئەمە بەڵێ ئیتفاقێک بجۆرە لە ئیتفاق بوو کە لە 7 مانگە بە ڕۆژێک پێش لە ڕۆشنی ئەسەد ئیتفاقێک کرێت کە رووسایە ئێرانە تورکیا لە قەتەر کۆبنەوە
و من پێم وایە کە بە پێ ئەو محتاتانی کە و کاتە بوو و دواتر شتەکان زیاتر ڕوونەبێتەوە معلومە کە ئیتفاقێک کرا بە جۆرێک کە بەشار ئەسەد بڕوات جێی بێڵێ و رووسیا هاوکاری بکە لەم هینا و حکومەتەکەی بمێنێتەوە جەماعەتی شەرع بێن ڕێگەیان بۆ بکەنەوە بێن و حکومەت تەسلیمی ئەوان کە ئەگەر دیقەت بن هەتا سەرۆک وەزیران و هەموو وەزیرەکان هیچیان نەڕۆشتن هەمووی هاتن لەگەڵ شەرع دانیشتن و نەوێک لە گواستنەوەی هەموو مەلەفات و دۆکومنت و یعنی دەسەڵاتی باڵێن حکومەت و وەزەرەکان هەمووی تەسلیمی ئیسلامیەکان بڵێن دەستەی تەحریری شام کرا. یعنی من پێم وایە کە هەتا مەسەن بنکەکانی رووسیا لە هین مایەوە سەربارەوەی کە ئەوروپا زۆر تاکید لەوە کرد کە رووسیا نفوزی نەمێنێت لە سووریا بەڵام بنکەکانی ماوە تا ئەسەش بەردەوامە و بە جۆرێک هین هەیە. ینی من پێم وایە کە ئەمریکاش ینی بە جۆرێک ئەمە ڕازی بوو ینی کە بەم تەرتیباتە بڕوانی سووریا بڕوخێ مەسەرەن ئێران بە تایبەتی زەربێکی گەورە بخوان لەمە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکای تایە معلومە مەسەرەن بەم شوێ من پێم وایە کە بە جۆرێک ڕەزامەندی ئەمریکاش لەسەر ئەمەوە نەوێک قبولکردنی رووسیا بۆ ئەم دۆخە تازەی وە بە جۆرێک ئەم فەزای کە ئیمتیازێ لە بەرامبەر ئینا بەکار بەدەستبێن لە ئۆکرانیا من پێم وایە کەمە بەشێک بە لەو تەرتیباتانەی کە بەربوتە بەم تەقسیماتە و بەم جۆرە هێورکردنەوەی کێشمەکێشی بینی بە تایبەتی ئەمریکا و رووسیا. بێنەوە سەرجەنگ لە ئوکرانیا و ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێدا کە رووسیا جەنگی مانونەمانی دەکردووە ئەوروپا و ئەمریکا و ناتۆ بە شێوەیەک ئەتوانین بڵێن کە شکستی هێنا بەرامبەر بە رووسیا. ئەگەر هاتوو جەنگ لە ئایندەیەکی نزیکدان لە چەند مانگی داهاتوودا کۆتایی هات لێرە بە دووە دابەشکردنی جیهان لە نێوان زلهێزەکان چی بەسەرادێت و ئاستی ئەمنیەتی ئەوروپا چی بەسەرادێت و ئەو ئیدعای کە لە ئەوروپا دەکرێت ئیتر پوتین دەستی ئاوەڵە دەبێت چی پێخۆش بێ بیکات دەرکاتە سەر هەج وڵاتێک دەتوانێت بیکات چەندێک نزیکە لە ڕاستیەوە. زای چۆنە من ئەوە پروپاگاندەیەکی وڵاتانی ئەوروپایە بۆ خۆ پرچەکردن یەک دوو شت بڵێم. یەکەمیان بە بڕای من ناتۆ بە عملی پێم وایە تقریبەن دەوری نەما هەڵوەشەوە تۆی کە ماوەتەوە شکڵەوەیشی کە هەتا فرانەکە و شکڵە قیمەتی نەماوە بەڕاستی و ئێستا و تەوەجوی کە ناو دەوڵەتانی ئەوروپیا هەیە کە خۆیان پرچەکەن زۆر پشت بە ئەمریکا نەبەسن ئەمە تەوەجویەکە بۆیە کەوان ئەمە بێت تەبریراتی بۆ پیاکەن بۆ خەڵکەکەیان بە تایبەتی بارگرانێکی ئابووری بەسەر هاوڵاتیانی ئەوروپیەوە هەیە. یعنی بۆی ئەمە تەبریری بۆ پیاکەن بۆی مەسەر لە بودجە پارێکی زیاتر بۆ نەفقاتی عسکەری دابنێن کە مەسەر هەموو وڵاتەکان بە نیسبەی لە سا و لە ساسێ نەفقاتی عسکەریان زیاد کردووە تێچوونی عسکەریان زیاد کردووە سەنعاتی عسکەری زیاترەکەن کڕینی چەک زیاترەکەن بەس هەتا قوانینی بابڵێن بەوەی کە جۆرێک ینی فەزای جەنگی ئەوە بکەن بەس هەتا من گوێم لێ بوو لەم ڕۆژانە باسی هین کرد دوێنێ بووە بزانم ئەڵمانیا ئەڵێت سەرۆک وەزیرانی پێشوە یا بەرحەڵینی مستەشاری پێشوە ئەڵێت ئەبێ ئەڵمانیا تا 2030 خۆی ئامادەکە بۆ جەنگ یعنی ئەمانە بە بڕوای من تەبریراتێکە بۆ ئەوەی کە خوان پرچەکەن و ئەمە بە هاوڵاتیانی خوان قبول کرد ئەگینا پێم وانەیە کە رووسیا نیازی ئەوەی هەبێت کە پەلاماری وڵاتانی تر بات یعنی ئەو بەڕاستی شەڕی هەژمونی ئەمریکا و ناتۆی کرد و توانی لەما بیباتەوە حتمما دانوسانەکەن حتمما دانیشن مەسەرەن ئەم تەقسیماتە چۆن بێ بۆ نمونە تەبان رووسیا لەما من پێما کە لە سابیسەی خاکی ئۆکرانیا یعنی بە هیچ شێوە تەسلیم نابێ ئۆکرانیا ئەبێت مەسەرەن وڵاتێک بێت کە نەچێتە ناو ناتۆوە موقفێکی باڵین بێلایان هەڵبژێرێت و هەتا مەسەلەی بڵین بڵاوکردنەوەی چەکی ئەتۆمی و چەکی نازام استراتیژی و سار و خۆمانە لە وڵاتانی ئەوروپا و ئەمانە مەسەر حتمما حساباتی لەسەرەوە چۆن دوای ڕوخانی بلۆکی شەرق مەسەلەی کەمکردنەوەی نیسبەتی مەسەلەن چەکەکان کڵاو ئۆتۆمیەکان نازام ئەوانە دوورمەودا درێژمەودا بەسەر محدود کرا کەم کرایەوانە ئەمانە حتمێتێت بەشێک لە دانیشتەکان و ڕێکەوتەکانی دواییان و دواتریش تەقسیمات وینی ینی ئابووری مەسەرەن چۆن بکرێت چۆن نەکرێت گرێ بە سابوورەکان چۆن بێ ئەمانە هەمووی حتمما ینی بەشێکە بێت لەو پرۆسەیە ینی بەردەوامێ من پێم وایە کە ینی ئەوەی کە رووسیا ئەو ئیدعای کە ئەوروپا مەسەڵەن رووسیا پەلاماری وڵاتانی ترا من بەڕاستی پێم وانییە کە ئەوە هین بێت رووسیا ئەو ئەنی پێویستی بەوە نیە رووسیا ئەم حاوەی کە لە بەرامبەر ئۆکرانیاکە وتم شەڕی ماوە نەمان بوو بە ناتۆ بە ئەمریکای ڕاگەیان کە ئێوە ناتوانن من پشکێنن ناتوان من بکەن بە وڵاتێکی پشکۆدا و منیش لە بەشم هەیە لە تەقسیماتی دنیا و ئەمەی کە ئەوانی ناچارکۆمە قوبولکەن بەڕامی تێبێت لە تەقسیماتی جیهانە حساباتی بۆ بکەن یعنی ئەو کاتە کۆمپانیەکانی
رووسیاش مەسەلەن نەخشیانە بێت نفوزی عسکەری نفوزی سیاسی نفوزین لە ئاسی دنیا نوع قبول بکرێ لە شەرقی ئەوسا تا لە ئەفریقا نازانم لەکوێ و ئەمە حتممە وەکوتم تەنها رووسیا و ئەمریکانیە لێرەشا سین هەیە مەسەلەن چین هەیە ینی ئەمە ڕەنگە چەندین ساڵی تبخانێ ئەم تەقسیمەدە لە تحلیڵی کە هەموو ئەم بلۆک بەندیانە بتوانن یعنی لە بینی خوانە تەقسیماتی بکەن و دنیا دابش بکەنەوە بەڕام پرۆسێکی دوورترە پرۆسێکی دوورترە کە ممکنە هەتا مەسەلەی ئەوەی تابێ کایە چین بەڕاستی قوبوڵەکە تایوان بۆ جۆرە بێتەوە یان نە مەسەن ئایا تایوان خاتۆ سەرچین یان نە بەرحاڵ ئەمانە مەسایلێکن کە پێم وایە لە هەزار یعنی دنیای فرەجەمسەری هێشتا نەگەشتووە بە قەناعەتی من نەگەشتوەتە ئەو نقطەیە کە بێن دانیشن جارێکی کە ئارایشی دنیا بە پێی تەوافقاتێکی بینی هەمویان بکەن و استقرارێکی سیاسی عسکەری ئەمنی ئابووری بۆ دنیا دابین بێ من پێم وایە کە لە هەزار باردۆخی دنیا بارگرژی تایە کێشمەکێشی ئابووری تایە تەلاتوماتی هەتا لەوانە عسکەری و ئەمنی لێرە و لەوەی تیاابێ بەڵام سەرنجام ئەمەی کە لە بینی رووسیا و ناتووا بوو ئەمە بە بڕای من پرۆسەی تەوابوونی خۆی کۆتای هاتنی خۆی دەست پێ کردو بە قەناعەتی دوا پرسیارم لەسەر بارودۆخ و ژیان و گوزەران بێت بە تایبەتی لە ئەوروپاکە لە 3 ساڵی ڕابردوودا گرانیەکی زۆر هەڵاوسان بێکاری و زۆر دژواری تر هەموو ئەمانە وەڵام ئەدرایەوە بەوەی کە لە ئەوروپای جەنگ هەیە رووسیا هێرشی کردوتە سەر ئوکرانیا بۆیە نرخی کاڵا و شتومە چۆتە سەرەوە و ئێستا گرانی هەیە ئەگەر جەنگ کۆتایی هاو ئیتر نرخەکان دێنەوە خوارێ و ژیان دەگەڕێتەوە بۆ دەورانی پێش جەنگ بە بڕای من نا ئەزانی بۆ چکە لە هزارشتا جەنگ فەزای جەنگ ڕەنگە تەواو بێت ڕەنگە 2 ساڵێکی کە بەڵام فەزای جەنگ هێشتاوی کە ئەوروپاڵێ من پێویستم بەوەیە پرچەکەم مەسەر خەتەری رووسیا هەیە رووسیاوە ئەەکەم تەبلیغاتانە ئەوان خۆ هەمیشە لەسەر تەبلیغات هینەکەن یعنی خۆ فەزای جەنگەکەشیان درۆ بوو یعنی مەسەن ینی ئەمان بەڕاستی بەگەر بێت سەر حەقەت ئەمان شەڕیان بە رووسیا فرۆشت ئەمان چۆن دەوروبەری حودەکەیان گرت و مەسەن تەحریکیان کرد یعنی ئەگەر دیقەت بێ لەم ڕۆژانە مێرکڵ مقابلەیەکی مێرکڵ بڵاوبووەتەوە کەسێک بڵاوی کردوە بە ئینگلیزی کە باس هینەکات ئەڵێ ئێمە ڕێکەوتنی مینسک کە پێما ساڵی 2014 بوو ئەڵێ بۆ ئەوە کە وەقت کڕین بۆ ئەوەی ئۆکرانیا لەباری چەک و لەباری تدریبی عسکەری و هێزەکەیەوە ئامادەیە بۆ شەڕەکە لەگەڵ رووسیا بۆیە بە بڕای من ئەمان ئەم تەبلیغاتە بەردەوامەکەن و حتمما دوو ڕۆژیکە بە ناویەوەی کە مەسەلەن وڵات ئابوووریەکەی وێران بووە مەسەلەن ئەوە بووە ئەوە بۆ حتمما لێگرتنەوەکان حتمما دەرکردن لەسەر ئینەکان ئەمانە زیاترەکە بێکارسازی زیاترەکە سندەوەی با بڵین خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان لە تەندروستی لە چوزانم لە سۆشیال لەمانە هەموو یعنی ئەو میرانەی هەر شتێکی باش کە بۆ خەڵک ما بێتەوە تاسە وردەوردەوردەوردە ینی هینیەکەن ئەی سەنە و بە بڕای من بیانی جۆراجۆر پیاکەن بە تایبەتی کە باڵە ڕاستیستەکان مەسەلەن باڵە ڕاستەوەکان لە ئەوروپا و لایینە سەرکەوتون هەر ئێستا مەسەن لە بەریتانیا حکومەتی کرێکاران کە بە حساب لە بەرامبەر حیزبی محافزین هاتە سەرکار ئێستا ئەوەی کە محافزین بۆی نەکراوە ئەمان خەریکن بە هەموو بە خراپتری شێوە جێبەجێکەن بۆن پێم وایە کە بیانویان زۆرە بۆی کە ئەوان بتوانن و بیانی بەردامە دۆزن بۆی کە بتوانن ئەم دۆخە بەردام کردن وەخت مەسەلەکە ژێ قەیرانێکی اقتصادی کە مەشکێنی ڕوبەریان بۆتەوە ئەمە بەڕای من بەتەنها بەوەی کە ئەم جەنگە فەزای جەنگ کۆتایی پێ بێ ناتوانێت کۆتایی پێ بێت و حتمما بارگرانی خەڵک بەردام بێەوە بگرە زیاتری ژێبێ و بەرەو خراپتری ژەڕەوە محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش هەر بژین سەرکەوتوو بن عزیزان وچانێکی کورت و ئەگەر گرفتی تەکنیکی کە لەوە دەچێت بوونی هەبێت توانیمان چارەسەریکەین لەگەڵ بەهدینی حاجی بەکردار تاشناسراو بە ڕێوە عارف سەبارەت بە ناڕەزایەتی ڕابردووی مامۆستایان و هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەری ئەنجام دەدەین بەڵام لە کوردستانەوە و لەگەڵ ڕێبوار عارف چەند جارێک تووشی گرفتی تەکنیکی بووین لە هەوڵی چارەسەریداین بەڵام مادەم قسەمان لەسەر مامۆستایانە راپۆرتێک کە ساڵی ڕابردوو پێش هەڵبژاردنەکان لە کاتی ئەوەی کە مامۆستانی وانەبێژ گرێ بەستیان بۆ ئەنجامدرا پێشنگ تیڤی یان هاوکاریمان لە سلەیمانی دیاربەرزنجی راپۆرتاجێکی بۆ ئامادە کردوین 5 خولەکێکە با دووبارە تەماشای ئەو ڕێپۆرتاژە بکەینەوە تاوەکو پەیوەندەکەمان لەگەڵ
بەهادنی حاجی بەکردارتەش بەرقرار دەکەین. پاش چەند ساڵ لە دەربڕینی ناڕەزایەتی جۆراوجۆر لە بایکۆتەوە تا خۆپیشاندان دەسەڵاتدارانی کوردستان و وەڵامی خواستی مامۆستایانی وانەبێژیان نەدایەوە کە بەشێکیان 15 ساڵە وانەبێژن و تەنانەت هەندێک لە ناڕەزایەتیەکانی ئەم توێژە لەگەڵ هێزە ئەمنیەکان بەرەوڕوو بوون. ڕۆژی 25 ئاب لە ڕاگەیاندنێکی حکوومەتی هەرێمدا هاتووەکە سەرۆکی حکوومەت دوای گوێگرتنی لە خواست و داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ بڕیاریدا لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێم سەرجەم وانەبێژانی هەرێمی کوردستان کە ژمارەیان نزیکەی 38,000 کەس دەبێت بکرێنە گرێبەست. هەر بەدوای ئەم ڕاگەیاندنی حکوومەتی هەرێم حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بەیاننامێکی دەرکرد و تێیدا دەڵێت ناڕەزایەتی وانەبێژان بۆ دامەزراندنی تەواوەتی و بەهرەمەندبوون لە موچەی تەواو و دابینبوونی ژیانیان بووە نەک ئەوەی لە ئێستادا دەسەڵات بەمنەتەوە لە وانەبێژیەوە بیان گۆڕێت بۆ گرێبەستێک کە معلوم نییە بۆ هەتایە بە گرێبەستی ئەیانێڵێتەوە یان نا. لە درێژەی بەیاننامەکەدا هاتووە وانەبێژان ئێستا بەڕاستی دەتوانن بە توندی ئەم هەوڵەی حکوومەتی هەرێم بخەنە ژێر پرسیارەوە کە ئەگەر داهاتی ناوخۆ ئەوەندە هەیە و هەبووە بۆچی چەند ساڵە ئەمانیان لەم بێمافیەدا ڕاگرتووە یان ئەیانەوێ لەم 38,000ش دەنگی چەند هەزارێکیان بۆ دەسەڵاتە شکست خوارد و لەرزۆکەکەیان تەمین بکەن. ناڕەزایەتی وانەبێژان لە پێناو دامەزراندندا بووە نەک سەدەقەی دەسەڵات بۆ بەگرێبەستکردنیان. لەم بارەیەوە پێشەنگ تیڤ لێدوانێکی لە خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان وەرگرتووە و لێی پرسیوە کە هۆکار چییە لەم کاتەدا حکوومەتی هەرێم بڕیارێکی لەم چەشنە دەردەکات. بڵێم ئەم بڕیارە لە بنەڕەتەوە بۆ پارچە پارچەکردنی ریزی مامۆسانی وانەبێژە کە زیاتر لە 10 ساڵە ئەمانە ناڕەزایەتی و خۆپیشاندانی جۆرا و جۆرەکەن و دەرگای ئەنجومەنی وەزیرانیان گرتووە و یاداش چەند جار یاداشتیان داوە. ئەم بڕیارە هەوڵێکە بۆ پارچە پارچەکردنی ئەوان و پاشە کشەپێکردنی خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی ئەوان نابێ ئۆشمان لە بیرچێکە ئەم بڕیارە لە کاتێکە کە هەڵبژاردن لە پێشە ئەنجومەنی وەزیران و سەرۆکەکەیەوێ بۆ کۆکردنەوەی دەنگی خەڵک و ڕازیکردن و ڕاکێشانیان بۆ سەر سنووقەکانی دەنگدان بە قازانجی پارتی ئەم کاراکە. ئەنجامدانی گرێبەست لەسەر حسابی داهاتی ناوخۆی هەرێم لەگەڵ مامۆسایانی وانەبێژ چی دەگەیەنێت؟ ئەو باشین بەڵگەیە کە ئیمکانات هەیە بۆ دامەزراندی نەک هەر مامۆسایانی وانەبێژ کە ئێمە چەندین جار دووپاتمان کردوەوە. کوردستان حکوومەت ئەوەندە داهاتی لەبەردەسای کە ئەتوانێت دەرچوانی زانکۆ گەنجانی بێکار ژنانی بێکار هەموو ئەم ئیمکاناتە با لەوەش زیاتر دەتوانێت کۆمەلگا بیمە بکاولانی کەمی ژیانی خەڵک دابینکە. بەڵام سربەخۆ لە هۆکاری دەرکردنی ئەم بڕیارە ئایا بۆ مامۆستایانی وانەبێژ هیچ دەستکەوتێکی تێدایە؟ جگەلەوەی کە عنوانی وەزیفی لە وانەبێژەوە بگۆڕێ بۆ مامۆسایانی گرێبەست هیچیشی تریتیانە ئەمانە ئەڵێن گرێبەستی هەمیشەیی ئەگەر گرێبەستی هەمیشەیە ئیتر تۆ بۆ دای نامەزرێنی ئەگەریش گرێبەستە ینی تۆ هەر کاتێک بتەوێ ئەتوانی ئەو بڕیارە هەڵوەشێنیتەوە و ئەگەر هەموو کرێکاران 38,000 مامۆساکە دەرنەکەی لانیکەم پەلاماری ئەو بەشە لە مامۆسایانەدەی کە ناڕازین کە داخوازیشیان هەیە. ئەم بڕیارە لە بنەڕەتەوە کە ئاڵم جگە لە گۆڕینی عنوانی وەزیفی شتێکی تیانە بە معنایەوەیە کە جیاوازیەک لە بینی مامۆسایانی میلاگەکەوە لەگەڵ مامۆسایانی وانەبێژ هیچ یەک لەو ئیمتیاز و مافانە ناگرێتەوە کە مامۆسایانی میلاکەیەتی. بۆ نمونە لەوانە مەسروفاتی هاتوچۆ پلەبەرزکردنەوە زیادکردنی موچەی تەدریجی ساڵانە کە حکوومەت ناچارە و پێویستە بیکە بۆ مامۆسایانی میلاک ئەمان ئەو بەشە ناگرێت. تەنانەت ئەگەر مامۆسایەکی وانەبێژ زەواجکە ناتوانرێ ئەو مافی کە لە پێکێنانی خێزانە هەیەتی بیانگرێتەوە. بەم جۆرە جگە لە عنوانی وەزیفی هیچ شتێکی تریتیانە. ئاخر شت کامل تەکید دەسەکەم ئەمە بەشێکە لەو سیاستانەی کە مەسعود بەرزانی کابینەکەی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە لەژێر ناوی چاکسازیە کردوێتی. ئەمە هەوڵدانێکە بۆ بەتایبەتیکردن و تەسبیتکردنی ئەوەی کە بواری پەروەردە و مامۆستا و کرێکار و خوێندکار بکاتە سیستەمی کەرتی تایبەتیەوە یعنی ئەوەی کە کۆنتراکتێکەکە کە هیچ مافییان نییە مامۆسا و کارمەند و فەڕاش و هەر کەسێکە لەو بواری پەروەردایە کار بکە و هەر کاتێکیش دەستی دەسەڵات ئاوەڵایەکە ئەم گرێبەستە هەڵوەشێنێتەوە بیان نێرێتە ماڵەوە. کاتێک حکوومەت بڕیارێکی لەم چەشنەی دەرکردووە
مامۆستایانی وانەبێژ پێویستە چی بکەن؟ مامۆسایان دەبێت سوور بن، مامۆسایانی وانەبێژوە هەتا مامۆسایانی میلاک ئەمە کاریگەریکی خراپیش بۆ سەر ژیانی ئەوانە هێنێ، ینی بەگشتی ئاستی گشتی مامۆسایان ئاستی ژیان و گوزەرانیان دێنێتە خوارەوە، بۆیە دەبێت لەسەر داخوازەکانی خۆیان سوور بن و دەبێت پێ بنێنە مەیدانەوە و هەوڵ بن بۆ ئەوەی کە تعینی مرکزی بگەڕێتەوە و حەقیانە کە ئەوانە دامەزێن چەندین ساڵە ئەمانە خۆپشاندانەکەن کارەکەن و هەموو ئەو ئیمتیاز و مافانە بیانگرێتەوە و هەر مامۆساییتر بێت. ئەمێ بڵێم ئەمە جیاکاریەکە، ئەم بریارە جیاکاریەکە لە بینی مامۆستایانی میلاکە و لە بینی مامۆسایانی گرێبەستە و هەمیشە شمشیری لەسەر کار دەرکردن و هەڵوەشانەوەی عەقدەکە لەسەر سەریانە و ترسێکە کە کار بۆیان و کاری مامۆسایەتی بۆیان کارێکی هەمیشەیی نیە و هەر کاتی حکوومەت بێ لە هەر هەلومەرجێکاوە لە هەر هاوکێشەی هێزێکە لە بینی خەباتی جەماوەری و دەسەڵاتە قابلەوەی هەڵوەشێتەوە. بۆیە من جارێکتر تاکی دەکەمەوە کە پێویستە مامۆسایان لە مەیدانە ڕاوەستن، داوای دامەزراندنی هەمیشەیی بکەن و هەموو ئەو خواست و ماف و ئیمتیازاتانە بیانگرێتەوە کە مامۆستا هەیەتی و ئەم جیاکاریە توور هەڵدەن و ڕێگانەدەن حکوومەت ئەم کڵاو بچێتە سەریە. بەڵێ بینەرانی عەزیزەوە ڕێپۆرتاژێکی چەند بەر لە ئێستا بوو باداخەوە کێشە تێکنیکەکان لەگەڵ کوردستان و گەڵ بادینی حاجی بەکردارتاش ڕێکخەری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە کوردستان بەرقەرار نەبووە. باداخەوە جارێکی تریش کێشە تەکنیکەکان لە بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا بێ ئەوەی بانگەشتکرێن دەبنا میوان و ناتوانین لە ئێستادا ئەو چاوپێکەوتنە ئەنجام بدەین. با هیوای لە بەرنامەکانی داهاتووتردا ئەم بابەتە گرنگە تاوتێ بکەین و لەگەڵ ڕێبەرعارف بێ یان هەر کەسێکی تر بێت ناڕەزاتی مامۆستایان و ئەو هێرشەی کە پێرێشە و کرایە سەریان تاوتێ بکەین. بەشێک لە بەرنامەکانی کاتی پێشەنگ تیڤی ماوەتەوە دەتوانین فرسەت بێنین بۆ دووبارە تەماشاکردنی ئەو دۆکومنتەی کە تایبەتە بە قەیرانی ئابووری و دووشەمەی ڕەش کە کاوە کەریم ئامادەی کردبوو چەندمان بەر لە ئێستا لە پێشەنگ تیڤیەوە پەخشکرا. ئێستا ئەم کاتەمان لەبەردەستایە و بەشێک لە بەرنامەکانی پێشووتر کە لەگەڵ موحسین کەریمدا تاوتوێی جەنگی ئوکرانیامان کرد و ئاماژە بەو قەیرانە ئابووریە درا بۆیە لێرەدا جێگی خۆیەتی جارێکی تر ئەو دۆکومنتە بە پێزە ببینینەوە. دوای دیتنی ئەم دۆکومنتە بەرنامەکانی ئەم هەفتەی پێشەنگ تیڤی کۆتاییان دێت و تا هەفتەی ئایندا لێرەدا ئەم دۆکومنتە دەبینین و پاشان کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیە. ڕێژەی قازانج میلی بەرەو دابەزین هەیە، سیاسەتی هەڵاوسانی بەرتی کردەبەر تاکە ڕێگا لە بەردەمیانە ئەوەیە کە چینی کرێکار بێتە مەیدان. پێشەنگ ئەوەی لە 5 ئۆگۆستی ڕۆژی دووشەمەدا ڕوویدا لە مانگەدا کە داڕمانی بۆرسەکانی جیهانی لێکەوتەوە لە ڕاستیدا شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو بۆ سەرمایه‌داری لە قەیرانێکی قوڵدا دەژی، قەیرانێک کە ئەوە ماوەی دوودەیە پێوەی دەناڵێنێ، قەیرانێکی قوڵ کە لە مێژووی خۆیدا تووشی هاوشەوەی ئەم قەیرانە نەبووەتەوە. ئەگەر بگەڕێنە بۆ هۆکاری ئەم دابەزینەی ئەخیر کە ڕۆژی دووشەمەی ڕەشی ساڵی 1929 بیری سەرمایه‌داری خستەوە کە داڕمانی بۆرسەی وۆرستریت بوو لە ساڵی 1929دا کە ئابووری جیهانی بە تەواوەتی خستە قەیرانێکەوە کە کارەساتی بەدوای خۆیان هێنا. ئەمەش هۆکارەکەی چی بوو؟ پاش ئەوەی کە لە سەرەتای ئەم مانگەدا داتەکانی ئابووری کە کاتی داتەکانی ئابووری وڵاتە یەکدۆکانی ئەمریکا ڕاگەیانا کە ئاماژەی کرد بۆ ئەوەی کە ڕێژەی بەکاری بەرز بۆتەوە ئاستی گەشەی ئابووری بەرەبەرزبوونەوە ناچێت. ئەمەش خۆی لە خۆیدا پێچەوانەی ئەو پێشبینیانە بوو کە سەرمایه‌داری کرد. بۆ کاتێکە ئەوان پەنا بەرەبەر هەڵاوسانی بەرز بۆ ئەوەیە کە یارمەتیەوە باجاری کە سەرمایه‌داری هاوسەنگ بێتەوە، کاتێ سەرمایه‌داری بتوانێت گەشەی ئابووری بەرەوسەرەوە بەرێ و لەوەشەوە ڕێژەی بێکاریش کەم بێتەوە و ڕێژەی بێکارەکە بچێتەوە ئاستی کە خۆیان ئاێنێ.
هەرچەندە پێش ماوەیەک هیوایەکیان پێیا کرد و بۆی ئاستی هەڵاوسان بەرەو ئەو ئاستە ئەچکە خۆیان ئەیانەوێت بەڵام ئەم پێشبینانە هیچی بۆ سەرمایهداری دەرنەچوو وەک خۆی دەرنەچوو پێچەوانی ئەو تیۆریانە بوو کە ئابووری نەستانی بۆرژوازی دایانە ڕشت بەرحاڵ کاتی ئەمە ڕوویە تەواوی بۆرسەکانی جیهان تووشی داڕمانێکی گەورە هەر ئەمەش ئەوەیە کە ئەڵێ کاتێکە لە نووسینێکە لە ساڵی 1966 کە نووسی وتم کاتێ وۆڵستریت دەپشمێ ئابووری جیهانی تووشی هەڵامەت دەکات تووشی لەرزی نەکات تووشی نەخۆشیەکات یعنی ئەو بواری ئابووریە چۆن نەتوانێت جارێکی تر جیهان بخاتە ژێر مەترسی گەشە نەسەندنی ئابووری بێکاری هەژاری کێشەکانی تریانەوە بەرحاڵ ئەمە چی بوو وەکووتمانم قەیرانی کە لەم دوو دەیە بەڕێوەیە یەکێکە لە قەیرانەکان کە لە ژێر نای ئەوەی کە ئەڵێ مەسەلەی قازانجە هەرەوەی کە مارکس باسیەکە ڕێژەی قازانج مەیلی بەرەو دابەزین هەیە ئەم مەیلی بەرەو دابەزینە لە ئەنجامی ئەوەی ئەگەر بڵێن ئەم قەیرانە لە ئەنجامی ئەوە نەبوو کە مانگرتنێکی گشتی کرێکارانی لە ئەنجامی مانگرتێکی گشتی کرێکارانە بێت لە ئەنجامی شۆڕشێکەوە بێت لە وڵاتێکە لە ئەنجامی نەخێر لە ئەنجامی ئەو ناکۆکی نێوان خودی سیستەمی سێرمایهداریەوە کە لەگەڵ یاژی بەرەوڕووی ئەبێتەوە قازانج بووە ئەم مەیلی قازانجە کە ئەچێت بەرەو دابەزین ئەڕوا ئەمە خۆی کێشە لەگەڵ سیستەمەکەژی توش شێوێت لە هەموو دەورانێکە بەرەوڕووی بێتەوە مەسەلەی قازانج بۆ سەرمایهداری چۆن باسی ئەوواکرێکە ئینسانەکان لە سیستەمی سەرمایهداریدا ژێرنایی پیتیشیزمی کاڵادا ناوەبریانی سوودە بدن بۆ کاڵا بۆ سەرمایهداریش هەمان شتێک بەرەوڕووی بێتەوە ئەبێ سوودە بەرەوە قازان سەرمایهداریای قازان سوودە بردن بۆ قازان نەک تەنیا سوودەی بووە بە نەک تەنیا سوودەی بە بگرە لە جیاتی 5 ڕکات نوێش دەی بووەکە حەجی بۆکە مزگەوتی بۆ کاتەوە کەڵیسای بۆ کاتەوە هەموو پەنایەکە بات لە پێناوی ڕاگرتنیە و ئاستی قازانجی کە خۆی ئەوێت بەڵام ئاستی قازانجە بەدەست ئەو نییە لەگەڵ سیستەمێکە لەگەڵ سیستەمێکە لەگەڵ ڕکەبەری سەرمایهداریدایە لەگەڵ ناکۆکیەکانی ناو سیستەمی سەرمایهداریدایە باشە کە ئەمە ڕوات و بۆچی ڕووە کاتە بازاڕەکانی دارایی وەکووتمان سەرمایهداری بۆ قەرەبوونەوەی مێلی ئەم دابەزین ڕێژەی قازانجە ئەچێتە مەیدانێکی ترەوە بۆی قەرەبووی ئەو ڕێژەی قازانجی بکاتەوە یەکێ لەو بوارانە چی ئەچێتە بواری داراییەوە لە بواری داراییشە کە بوارێکی ئیستیسماری نییە بوارێکی یعنی کە ئەڵێ سەرمایە لە بوارێکی بەرهەمدارەوە چێتە بواری نان بەرهەمدار بواری دارایی بوارێکی نابەرهەمدارە ئەگەر هەتا کورتی کەیتەوە زۆر جار لە شێوەی قومارکردنا باسی دیەکەن بۆ سەرمایهداری ئێوێ بە سوورێکا تێبڕێت کە پارە لە پارەوە پەیدا بکات ئەو سوڕی کە باسییان لەکرد کە ئەڵێ هەرکو مارکس کە کاتی سیستەمی سەرمایهداریشی کاتەوە ئەڵێ کاڵا پارە کاڵا پارە کاڵا ئەبێتەوە پارە بەم سوورا ناڕوە ئەیانێ هەر لە پارەکە پارە پەیدا بکەن کاتێککە سەرمایهداری تووشی ئەم قەیرانی ئەخیر بوو چیەکە پەنا بە قەرزەوە قەرزکردنیەتە مەیدانەوە کە قەرز دەکرێت یەتە مەیدانەوە بۆ ئەوەی لە ژێرنای ئەوەی جارێکی تر بەرزکردنەوەی ڕوو لە گەشەی ئابووری قەرزیەتە مەیدانەوە هەرچەندە مارکس ئاماژە بە شتێکە کاتێ قەیرانە ڕووەدا ئەتەوێت بە قەرز قەیرانەکە چارەسەرکەی ئەو قەیرانی قوڵتری بەدوایێت ئەمەی کە ڕوویدا ئەمە بوو لە بیرمان نەچێ من لە شوێنی کەش ئاماژم پێکردەوە 385 تریلیۆن دلار بە هوکو شکلی قەرساتە ناو بازاری جیهانی ئابووری سەرمایهداریەوە 385 تریلیۆن ببوورن دلار هاتە ناو بازار کە پارێکی بێ پشتیوان بوو پشتیوانی زێڕی نەبوو پشتیوانی ئابووریەکی بەهێزی نەبوو پارەیە بوو وەکو وەرەقەیەکی وەکو ئەوراقاتە ناو بازارەوە پارەیەکی بەها ئەم پارانە چووکیەوە ئەم پارانە چوو بواری بداراییەوە سەرمایهداران بەکارهێنن لە بواری یاریە بۆ ئەوەی پشکیەکانی پێ بکڕن سەنەدەکانی پێ بکڕن بچێتە بواری پارە ئەلکترۆنیکانەوە هەموو ئەم مەیدانانەی گرتەوە ئەمە ئەم قەرزە بە سوویەکی کەم ڕێژەیەکی سوویەکی تەرانە نزیک بوو لە ئاستی فڕۆگیدا بەڵام لەم کۆتایە سەرمایهداری
کەس زانی هیچ ئەمە قەیرانەکەی بە قوڵترەکاتەوە پەنە سیاسەتی هەڵاوتانی بەرزی کردە بەر لە سابقمانە سیاستی هەڵاوتانی بەرز دەبێتە هۆی کەشەسەندنی ئابووری جارێکی تر گەڕانەوەی هاوسەنگی بەرزبوونەوەی نزمبوونەوەی ئاستی ڕێژەی بێکاری بەڵام هیچی ئەمانە دەرناچوو کە ئەمە بێهیوایەکی گەوری یاوە بە سەرمایەداری کاتێ ئەم پارەیە کە ئەچێتە ناو بواری داراییەوە ون بوو پارەیەکە کە پشتیوان لە هەمجام قەیرانەکەی گەورەتر کرد قەیرانەکەی بەرزتر کردەوە ئەمە چی بوو بۆ نمونە ئێستا ئەگەر بانکەکانی وەکو بۆ نمونە لیبان برازاریە ئەو بانکەکانی تەکنۆلۆژیای ئەمریکی کە بەرەوە داڕمان چوو چی کردبوو ئەم پاران زۆری ئەم پارانەی خەڵکی وەکو سەنەدات کڕی بوو سەنەداتی حکومی بە تایبەتی سەنەداتی فیدرالی بانکی فیدرالی ئەمریکی کڕی بوو ئەم سەنەدات بە پارەیەک ڕابوو بەهایەک ڕاوە قیمەت نرخێکی بۆ نەدابوو کاتێکیش کە تووشی ئەم قەیرانە گەورەیە بوون خەڵک بانک پارەی خەڵکە بەکارێنێ خەڵک داوای پارەکەی کاچێ دەرێنێن پارانە سەرەکەم پارانێ مەسعود چیەکە ئەم سەنەداتانە بە پارێکی زۆر هەرزان فرۆشتەوە کە بە پارێکی زۆر هەرزان فرۆشتەوە بوو ئەوی قەرەبووی ئەوی پێ بکاتەوە کە پارەی کاشەکەی ببێتەوە ناو بانکەکەی سەرەکەی ئەو سەنەداتی حکومی کە فیدرالی ئەمریکیە سەرەکی بە شێوەیەکی تەواو دابەزی هەماشت لەم ئافریقە لە بۆرسە لە ژاپۆن ڕوویدا کاتێکە یەنی یابانی دا بۆ ئەوەی یابانی بە شێوەیە دابەزی هەموو خەڵک پەنایان بەرکردین دۆلارە ئەو دۆلارە بۆ دۆلار ئەمە ئەزمێکی گەورەی بۆ دروستکردن جارێکی تر بە کورتی بڵێن سەرمایەداری لە قەیرانێکی قوڵدادەژی هەموو هیواکان بۆ چارەسەرەکان هێشتا لەسەر کاغەز نێ بۆیان هێشتا لە ئەرزی واقعیاتە نێ بۆیان سەرمایەداری قەیرانێکی قوڵی دروست بووە کە جارێکی تیژ بنی ئاماژەم پێ کردووە کە مرۆڤایەتی بەرەو زەرکاوی قوڵە بە هەموو کاریگەرەکانیشی لەسەر تەواوی چینی کرێکار بە شێوەیەکی گشتی دەبێت تاکە ڕێگا لە بەردەمیانە ئەوەیە کە چینی کرێکار بێتە مەیدان